سڵاوتان لێبێ بەڕێزان. پشووی هاوین دەستی پێ کردووە و نزیکەی 3 بۆ 4 مانگ پشووە. وانەکانی خوێندن لە قوتابخانە تەواو بوون. بەشێک لە دایکان و باوکان ناهێڵێ مناڵەکانیان لە وەرزی هاوینە بێئیش بن یان نێنە بەر دەورەی فێربوونی زمانە بۆ نمونە زمانی ئینگلیزیە یاخود کۆمپیوتەرە یاخود عەرەبیان کۆمەڵێک وانەی ترە. لە پاڵەمانەیشە هەندێکیش خەمیەوە خۆت کە فێری قورئان یاخود وانە ڕەوشتەکان بێ. دەمەوێت لەسەرم بابەتە قسە لەگەڵ بەشێک لەو کەسانە بکەم کە هاتوونەتە پارکی ئازادی بزانم لەسەر گرنگی فێربوون و دەورەکان لە وەرزی هاوینەوە تایبەت فێربوونی قورئانی پیرۆز و وانە ڕەوشتەکان بزانم چیم پێڵێن کە بۆ مناڵەکانیان ئەنجامی بدەن. لەگەڵ ما بن من ڕێیەوان وەرەگرم ئێوەش بینەری بەرنامەکە بن فەرموو. زۆر گرنگە کە دایک و باوک مناڵەکانیان پەروەردە بکەن، پەروەردەی دینی، کۆمەڵایەتی، خێزانی، هەوڵباز زمان فێر بێ، وانی تازە فێر بێ، وانەکانی قورئان فێر بێ. یعنی بەلای منەوە پەروەردە زۆر گرنگە. قورئان خوێندنێکی پیرۆزە، ئەخلاقە، ئەدەبە، هەموو شتێکە. وانە قورئانەکان بەڕێی من لە هەموو زمانەکان کردن. مامۆستا پشووی هاوینە ئێستا ئیتر دەوام تەواو بووە 3 بۆ 4 مانگ پشوو دەست پێکات. دەربارەی منداڵ و قوتابی بەتایبەتی پێت باشە لەم وەرزی هاوینە چی بکەن زیاتر بە چ دەورێکەوە هاوینەکەیان بەسەر بن؟ بسم الله والصلاة والسلام على رسول الله. بەخێر بن جەنابتان. وەڵا بەڕاستی ئەوان کاتیان زۆرە و کێمەنی تەمەنێکمان پێیا کردووە. حەزەکەم هەموو مناڵێک هەوڵبا لەم ماوەیە ئەو نیە توانێ سوود لە کاتەکانی وەربگرێ. هەروەکو چۆن کاتەکانی سەرفەکە بۆ کاتی تەرفیهی و خۆشی ژیانی خۆی هەوڵباز زمان فێر بێ، وانی تازە فێر بێ، وانەکانی قورئان فێر بێ. چۆن پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ خەیرکم من تعلم القورئان وعلمه. مامۆستا باسی گرنگی ئەوم بۆ بکە تا چەند گرنگە دایک و باوک لە پاڵ فێربوونی ئینگلیزی و کۆمپیوتەر و ئەوانە بۆ منداڵەکەی گرنگی بە فێربوونی قورئانی پیرۆز یان وانە ڕەوشتەکان بدا خەمی ئەوەش بخوا بۆ مناڵەکەی. بە دڵنیاییەوە ڕەوش لەسەر هەموو شتێکەوەیە. ڕاستە خوێندنەواری شادە ئەمانە گرنگم بۆ ئیسلام، بەڵام ڕۆژ لەسەر هەموو شتێکەوەیە. ئەوەشی کەوا لە مرۆڤەکان کە پابەندە بە ڕەوشتەکان تەنها دینە. ئەو دینە ئاسمانەی کە هەمویان هاتوون دینە خواییەکان بێت ئەو دەساری کرابن، هەمویان پاڵپشتیەوەکن کە ئینسان خاوەنی ڕەوش و ئاکاری بەرز بێ. وانە قورئانیەکان و ڕەوشتەکان کاریگەری لەسەر مناڵەوە بێ کە بۆ دەرزەکانی تری قوتابخانەیەشی استفادەی لێ بکە یان بنوای لێ بکە کە خەمی دەرزەکانی بخوات. بەدڵنیایەوە کامڵە بێ. ئینسان بەدین کامڵە بێ، بە ڕەوش کامڵە بێ. ئینسان بە ڕەوشت مەکانەتی بەرزە بێتەوە، پێگەی خۆی دروستەکە ناو کۆمەڵگا، شخصیەتی بە خۆی دروستەکە. بە ڕەوشتەکەی نەک بە شادەکەی. زۆر کەسێ شادەی هەیە، خوێنەواری هەیە، توانای دارایی هەیە، بەڵام لەبەرەوەی ڕەوشتێکی نییە لەگە ڕێزما بۆ هەموو لایەک خەڵک بە جۆیتە سێریکردنەوەی بینێن. باشە تۆ ئەزمموی ئەوەت کردووە قوتابیت هەبوو قوتابی قورئان گۆڕانکاری تیا دروست بووە کە ئەوانانت پێوتوە؟ بەتەکید من چەند جار لە خوێنان باس کراوە کە تەلەبەکانم خەڵک شانازی پێوە کردووە. سواز بۆ خوای گەورە لە ملیزادانیشون تەمەنا مناڵ بە بەڵام کە کردنە مناقەشەوە کردنە هەندێک بابەتە باس کراوە شیان پێ بووە خەڵک دوای خۆی بجێڕامەتەوە. دایک و باوکەکە باسییان کرد خەڵک لە ملیزەکە بۆ باس کراوە دێ تەلەبە وای وتووە یان ڕۆژان زۆر خەڵکە بێ لە مامۆستا چۆنی کاتی خۆی 2002 دەرسم پێوتووە بۆ من بیری ماوە ینی بی هەر پێم وڵە مامۆستا گەورە بۆ من ئەو کاتە مناڵ بووە نەمناسیوەتەوە بەس دوای ناسیومەتەوە ڕێزم لێگرتووە هەم بۆ من خۆشە بۆ خۆی خۆشە. ئەڵێن تەمەنی مناڵی ئەو تەمەنەیە کە هەر شتێکی پێ بڵێ یەکسەرێ بێتە بەها لە مێشکە بێتە بەها بەرزەکان. بەتاکیدەوە فەرمێ العلم في الصغر كالنقش على الحجر. هەر شتێک فێربی لە مناڵیە وەکو نەخشی بەردووە ئەمێنێتەوە هەزاران ساڵ ئەمێنێتەوە. وەکو گەورە نییە، گەورە ڕەنگە ئەمە درەنگتر وەرگێ بەس مناڵ هەر شتێکی پێ بڵێ ینی یەکسەر وەریەگرێ وەکو خۆت وتت. بۆیە گرنگە ئەو وانە ڕەوشتی قورئانیانە لە هاوینە خەمی بخورێ. وەڵا بەتاکید هەرچەندە ساین بە تەمەنیش لە خۆی دڵیدا نەمێنێت چونکە ابن حەجەر بە ڕەحمەت بێ پاش تەمەنێک گەڕایە و دەستی کرد بە نووسینەکانی و ئەو زانا گەورەی ئیسلامی دروست بووە کە خاوەنی محەدیثێکی گەورەیە لە ژیاننامەی مێژووی ئیسلامیە ئێمە شانازی پێوە. پێت باشە لە پشووی هاوینە دایک باوک کەسوکاری خوێندکار و قوتابی مناڵەکەی بنێرێتە دەورە بۆ فێربوونی ئینگلیزی بۆ فێربوونی بۆ نمونە کۆمپیوتەر من جۆرە شتانە کە 4-5 مانگی لەبەردەست هەیە پشووە بۆ قوتابی. بەڵێ پێشتر وات کردووە لەگەڵ منداڵەکە؟ بەڵێ هەروەڵا وام کردو حەزیجەکەم پێم خۆشە ئەوە باشترە نەک بسۆڕێتەوە لەبەر دەرگاوش. زیاتر بۆ چ جۆرە دەورەیەک ناردووت؟ وەڵا ئیتر بۆ ئینگلیزی زمانی ئینگلیزی. بەڵێ ئەی منداڵەکە ئیسفادەی کردووە لە دەورە؟ لەخوا بە زیاد بێ.
باڵێ باڵێ هەندێک دایک و باوکمانێ ڕەنگە زۆر گوێ بەوە نەدا بەڵام تۆ ئیسفادت ینی منداڵەکەی سفادەی کردو بینیوتە بە باڵێ ئەروەڵا لەوە باشترە کە منداڵەکە بەبێ ئیشی لە پشووی هاوی نابسوڕێت باڵێ باڵێ ئێستاوەی کچەکەمانە ئێستا بە تەمامی شەڵا بینێرین بۆ دەورە شت بۆ دەورە باڵێ باشە ئەمە وەکو دەورەی ئینگلیزی و کۆمپیوتەر ئەوانە لە پاڵەمەیشا تا چەند گرنگە دایک و باوک خەمیەوە بخوا کە منداڵەکە فێری قورئان و با بڵێن وانە ڕەوشتەکان بکا لای کەسێکی ناسراوی خۆی ئەوە هەر زۆر زۆر باشە من زۆر زۆر حەزم لە ئەوەیە کە ئەوە بۆ دەورە و بۆ وەنینی قورئان وشت زۆرمان پێخۆش پێت وایە ئەمە ئیسفادەیەکی باش بۆ مناڵەکەی باڵێ باڵێ هەروەڵا فەرق و جیاوازیەکە والله من ئەو کوڕێکی ساڵەمەی نێرینە ئەوە بە حەزی لێتی حەزی لێتی ئەروەڵا پێشتر ئەوانی خۆتت ناردووە ینی بۆ جۆرە دەوران وەڵڵی کتێکمان هەبوو چوو ماوەیەک ئیتر بڵم چی بەخوا باشش کو نوێژەکە بڵم نوێژ ناکە باشە لەخوا بە زیاد بێ ینی دەورەکان تا ڕادێک هەر سوودی بۆی هەبوو ئەگەر کەمیش باڵێ زۆر زۆریش باڵێ باشە تۆ چیت هەیە بۆ دایکان و ماوکان کە مناڵەکانیان زیاتر گرنگی بۆ جۆرە دەورانە بدەن بە تایبەتی قورئانی پیرۆز فێربوونی قورئان لوانە ڕەوشتیەکان ڕێزگرتنی دایک و باوک لەو جۆرە دەورانە ئەمانیان پێ بڵێن جات لەوە چاترە بێت چی بێ ئەبێ چی بێ من ئەگەر لە من پرسی من زۆر زۆر پێم خۆشە زۆر حەزەکەم ئەو فێربوونی قورئانە گۆڕانکاری لە مناڵە جم هەیە هەر پێنجیان دەرسی قورئانیان تەواو کردایە ینی پێت وایە فەرق لە مناڵەکە دروستەکات باڵێ باڵێ زۆر زۆریش زۆر زۆریش وڵی جا بۆ پشووی هاوین بەڕاستی ئێستا من کوڕەکەم دەرناچووە یەک کچەکەم باشە دەرچووە بەس ئێستا من ئەمە مەزبوطە لەخوا بەزجات بێ ئێستا بە تەمام هەر سبێنیەوە کاوراک ئێستا سێتیحانی ماوە بیداتەوانێ یەکسەری بیان نێرمە دەورەیەکەوە چونکە دەورەکان ئیسپادەی لی ئەکا بەخۆتە بێ لەوانە بالفعل ئێستا ئەو کچە چوگە لە ڕەوزە بووە ئیسپادەی لێ کردووە ئەگەر دەورەکانیش ببینن زیاتر ئیسپادەی لێ ئەکەن پێت باش دایک و باوک خەمیەوە بخوا نێڵێم کاتانەی هاوینی هەراو بەفی ڕۆژێ بەڵێ بەڵێ هە زۆر باشە نانی ئێستا بەڕاستی من حەزەکەم وەکارەوە ئێستا ئیمتیحانە تەواو بکە لە دوو ئەوە یەکسەریان کەمە خولێکەوانێ بۆی کە زیاتر زۆر باش وتت کچەکەم دەرچووە لەخوا بەز ئەتەوێت چ زیاتر چ دەورێک ببینێ لە هاوینە وڵی جا حەزەکەم بە حەزی خۆی بێ کچەکەم ئارە وڵا حەزەکەم بۆ خۆی حەزی لە چی دەورەیەک بێ بینێرم بۆ دەورەیە بزانم حەزەکەی باوکت بۆ چ دەورەیەکت بنێرە لەم هاوینەیە ڕای نازانم هەرچیەک بێ حەزی لەکە ینی زۆر باشە مامۆسا لە پاڵ ئەم فێربوونی ئەم دەورانەیە تا چەند گرنگە دایک و باوک مەسەلەی قورئان فێربوون و ئەم وانەی ڕەوشتیانەیش گرنگی پێ بدا لای کەسێکی ناسراوی خۆی و مناڵەی فێری قورئان یاخود ئەوانە ڕەوشتیانە بکەن بەڕاستی زەرورە هەموو منداڵێک لە سەرەتاوە فێرنێژی بکەیت فێر قورئان خوێندن پێت باشە زیاتر چ دەورەیەک منداڵ بیبینێ وڵی زمان ئەروەڵا زۆر زۆر ینی پێویستە تۆ ئێستا بۆ حەج وڵاتێکە چیە بێ زمانەکە بزانێ اینجا بچیت ئێستا ئیشیش کاتێک لە شوێنێک گۆری گرڵێن چەند زمان ئەرەوەڵا ینی ئەگە زمانەکە نەزانی وەرە ناگرن اینجا لە تەمەنی منداڵیشا بە ئاسانی فێری زمانەوە کە گەورە بێ ڕەنگەمە زەحمەت وایە ئەرەوەڵا زەحمەتە باشە لە پاڵ فێربوونی زمان و کۆمپیوتەر ئەم جۆرە دەورانە وانە قورئانی و ڕەوشتەکان تا چەند گرنگە مناڵ فێری قورئان بکرێ خەمی ئەوەشی بخورێ ینی لە پاڵ ئەو دەرزانی وڵا زۆر زۆر گرنگە زۆر زۆر پێویستە پێش هەموو شتێک ئەوە فێرکرێ ئەرەوەڵا زۆر زۆریش باشە پێ دوایە مناڵ لەو جۆرە دەورانە گۆڕانکاری تیا دروستە بێ بۆ نمونە ڕێزی دایک و باوکی زیاتر بگرێ یان بۆ نمونە ئەو قورئان و بەها باشانیت لە مناڵە دروستکە پێت وایە ئەو گۆڕانکاری دروستەکە ئەرەوەڵا زۆر زۆریش چیت هەیە بۆ دایک و باوکان لە پاڵ شتەکانی دیکە خەمیەمش وڵا هیوادارم هەموو دایکی و باوکێک جارێ بیر لەوە بکاتەوە چونکەم تۆ هەم مناڵ کە بێت یعنی پەروەردەیەکی ئەبێت بە شێوەیەکی پەروەردەیەکی بە شێوەیەکی دینی بە تایبەتی دایک چونکە دایک زیاتر ینی مەسئولە لە پەروەردە وایە ئەرەوەڵا پێویستە زۆر زۆری زۆرە باشە پێشتر ئەمەت کردووە بۆ منداڵەکانی خۆت کات ئەرەوەڵا زۆر یعنی من ئێستا خۆم هەموو کاتێ مناڵەکانم کە ترکە گەیشتونەتە ئەوە فامیان کردوتۆ یعنی بیرەکەنەوە وتومە من گردنتان نازان ناکەم ئەگە نوێژ نەکەن ڕوونەکە نەخوا نوێژ نەکەنە باسی گرنگی نوێژشت بۆ کردو ئەرەوەڵا وتومە بۆ شەرتە گردنتان نازاکەم کە نوێش بکەم حاجی منداڵ دێ لە مەکتەبا بێ لە قوتابخانە هەیە کوڕەزا باشە ئێستاەوە پشووی هاوینە باشە ئیتر دەرز و داوامیان تەواو بۆ مەکتەبیان نەماوە پێت باشە لە هاوینە ئەم مناڵانە بخرێنە بەر دەورات و ئەوانەی فێری ئینگلیزی ئارەوەڵا ئاوا پێمە خۆشە ئارەوە سوودی هەیە سوودی ینی پێشتر بینیوتە منداڵانە بۆ یان نەوەت هەبوو بەڵێ سوودی بینیوە لەو دوانە و بەڵێ دەرسانە بەڵێ بەڵێ
لە پاڵ فێربوونی ئینگلیزی و کۆمپیوتەر و ئەمانە بەڵێ تا چەند گرنگە دایک و باوک خەمیەوە بخوا مناڵەکە فێری قورئانیش بکات فێری وانە ڕەوشتیەکان زەروترە قورئان زۆر زەرورەتان فێری بێ بۆچی پێت وایە ئەی وەڵڵای قورئان نەبێ عالم نامێنێ لا مشێ باشە قورئانە کاکە ینی تەنها خەمی ئینگلیزی و عەرەبیەکەی نەبێ ئەی دینەکە ئەبێ خەم دینەکەیشی بێ کاکە ئەڵێن مناڵ لە تەمەنی مناڵیە فێری قورئان و شتانینێکی دوای گەورە بوو زەحمەتەوە وەڵڵا باسانی فێر نابێ بارە وەڵڵا ئەبێ بە مناڵی بخەچێ مێشکیەوە مناڵیەکە زۆر بە ئاسانتر وەریە بە تاکیر وایە بە تاکیر وایە چیت هەیە بۆ دایک و باوکانی کە کەم گرنگین بەم لایەنەی ئەڵێم زۆر مەمنونە بم مناغاخەنە بەر دەستی قورئان باشترە والله من نازم ئەمڕۆنیە شتی ڕاز نەماوە شتی ڕاز نەماوە لەم کوردستانی توان نەماوە ئللا درۆ دەلەسە و وختان و ئەمش دۆشتانە باشە ئێمە چەند ساڵت لێمە کوژن ئیبادەمانەکەن ئەنپال کوردی بە کۆمەڵکی میوەباران ئەدوات ئەستا دەرا چابین لەو خۆمانە آخر باشە دەربارەی پشووی هاوین ئەڵێ چی میانی تا چەند گرنگە مناڵ لە هاوینە فێری ئەو جۆرە دەورانەیان بنێرێتەوە دەور والله من زۆر حەزەکەم مناڵ فێری هەموو شێ بێ بۆ ئەخلاق بۆ ئەدەب بۆ هەموو شێ زۆر باشە لە پاڵەمانە کۆمەڵێک دایک و باوکمان هەیە مناڵەکانی لە پاڵەوەی فێری ئینگلیزی و عەرەبی و بۆ نمونە کۆمپیوتەرێکە ئەنێرێتە لای کەسێکی ناسراوی خۆی فێری قورئانیشیەکە قورئانی پیرۆز ئەوە تا چەند گرنگە دایک و باوک تەنها خەمی دەرزەکانی نەبێ خەمی ئەمەشی لێ والله بەقەی هەموو دنیا پیرۆزەوە لای من پێت باشەوە ئارە والله یعنی دایک و باوکە بێ خەمی مناڵەمە کوردەکە جامعەی تەواو کردووە لێشی ابتدائیەوە بۆ جامعەی تەواو کردووە بە 100 مەتر بڕیوەتی تێبگە ئێستا یەکەم ئیسلامە قورئان خوێنە زۆر زیرەکە ئەو قورئان خوێندنش گرنگە بۆ مناڵ ئینگلیزیەکەی فولە عەرەبیەکەی فولە باسی کوردی مەکە ینی قورئان خوێندنەکەی زەرورە لە پاڵ دەرزەکانی ترا مناڵ فێر قورئان خوێنشێکی پیرۆزە ئەخلاقە ئەدەبە هەموو شتێکە لاان لە خراپە هەمووی لاانە لە خراپە قورئان خوێن کاریگەری هەیە بۆ مناڵەکەش بۆ ئەوی دووری بخاتەوە لە زۆر شێ مناڵەکەە هەر بۆ بنەماڵەکە هەمووی ئارە والله بەس هەندێک دایک و باوکمان هەیە زۆر گرنگی بەمە نادا کێشەی بۆ مناڵەکە دروست ناکە ئەوە ئەخلاقیتیان نییە خەت پێناڵم نە ئێستامە نەکوردە بێ خەمی ئەوەش خوا لە پاڵ ئەو چۆن ئەنی ئێستا من زۆر دایک و باوکە دیومە دەڵێ مناڵەکەم دوایەوەی نردومەتە لای مامۆسایەک فێری قورئانی کردووە خۆت فیوانەی ڕەوشتی و ڕێزگرتین دایک و باوک پێوتووە گۆڕانکاری زۆر لە مناڵەکە دروست بووە زیاتر ڕێزی دایک و باوکەکە گرێ زیاتر خەمی بۆن منە ئەوەی زۆر زۆر جوانە زۆر من لەگەڵ ئەو شتام وەڵاهی بۆ مناڵ ئەکەوێتە سەر مناڵەکە خۆی ئەگەر مناڵەکە مێشکی ئەو دەورانەی بێ یان تەقەبولی کا قەیچێکەوە بکرێ بەپێی حەزی مناڵەکە بەپێی حەزی مناڵەکە بەپێی زیرەکی مناڵەکە ئەسا مناڵ هەیە زیرەکە ئەگەر لە هاوینا دەورەکەش بینە شتێکی باشترە زۆر باشە زمان تا چەند گرنگە لە تەمەنی مناڵیوە مناڵ گرنگی بە فێربوونی زمانی ئینگلیزی و عەرەبیوانە هەر زۆر گرنگە بەتایبەتی ئێستا زۆربەی شەریکەکان ئەڵێن زمان نەزانی ڕەنگە کەسەکە نەگرێت بۆ ئێستا هەر زۆر زۆر گرنگە ڕەنگە داهاتوو گرنگتریش بەڵێ بەتەشی لە پاڵ ئەم با بڵین دەورانی هاوین تا چەند گرنگە دایک و باوک خەمی بۆ من فێربوونی قورئان وانە ڕەوشتیەکان بۆ مناڵەکە من ویستم باسیەوە لە پێش هەمویانەوە وانە قورئانەکان بەڕێیم لە هەموو زمانەکان گرنگتر هەر زۆریش باشە بۆچی گرنگە ئاین دایک و باوک خەمیەوە هەزانی چۆنە تۆ کە نارتە بوون دەورێکی قورئانیە و مناڵە سەیرەکەی ڕاستەخۆ پەروەردەیەکی باش دروزە گۆڕان لە مناڵەکە ئەی چۆن تو مناڵێک کاکە ینی سەیرەکەی ئەگەر سوورەتی قورئان بچێتە مێشتیەوە و خەریکی قورئان خوێن بێ تەبەن مەزموونی ئەمەت کردووە لەگەڵ منداڵەکانی خۆت لەخوانی گۆڕانکاریان بەڵێ بەڵێ ئەزمموی ئەمەم کردو ئێساش بەردەوام مناڵەکەت گۆڕانکاری بەسەر هاتو دوای چوەتە لای ئەو جۆرە کەسانە دەرزانیان پێوتوە ئای چۆن بەتەشی زەرورە تەنها خەمی زمان نەخوری ئەمانش بۆ مناڵ زەرورە زۆریش زەرورە هەندێک دایک و باوکمانەیە کەم گرنگی بەم بابەتەدا هەندیانی بۆ منە بەس گرنگی بە کۆمپیوتەرەدا بەس بە زمانەدا ئەم لایەنی فەرامۆش کردووە ئەمە پێدوان نییە تۆزە گرفت بۆ مناڵ دروستەکە بە تایبەتی لەم سەردەمایە کە بۆ گۆڵێن دنیاکە تۆزێ خراپتر بوو بەپی بیرکردنەوەی دایک و باوکەکەیە ئەژین بەڕێی من خۆی فەرامۆشکردنی ئەم لایەنە هەر زۆر خراپە
وەکو بیرکردنەوە وەکو حاز ئێستا هەیە بۆ نموناژی پەروەردەی مەسەڵەن خولی قورئان فێربوونی قورئان ئەسڵ هەر بەلایەوە گرنگ نییە بەس بۆ نمونە هەنە دایک و باوکیش هەیە بگرن لە پێش شەهادەی مەکتەبەکەشی ئەمی بەلاوە گرنگترە ڕای خۆشمەوە گرنگترە جگە لەوە لەو وانە قورئانیانە زۆر باسی مەسەلەی ڕێزگرتنی دایک و باوک بۆ مناڵیشەکان یعنی خودی دایک و باوکە قازانج لەماکەن ئەزانشی خۆیەمە لەگەڵ هەموو ڕێز و حورمەتێکمان بۆ مەسەلەی پەروەردە باشە بەڵام بەڕاستی وەکو ڕێی خۆم ئەو پەروەردەی ئەو فێربوونی ڕێزی دایک و باوکەی کە لە ناوانەی قورئان ئاوتێتەوە مستەحیلە لە هیچ یەشتی پێ بڵم لە خولی فێربوونە ئەسە زمانی ئینگلیزی باڵێ نەماچین زمانی ئینگلیزیە خوێن مناڵەکەمان لێرین بۆ زمانی ئینگلیزی ئەم زمانی ئینگلیزیە ناڵێ مەسەلەن تۆ کە ڕۆی لە دەرەوە بە مناڵەکە بڵێ کە چوویتە ژوورۆ چی بەدایکە بڵێ ئەو فێری کەلیمە باڵە فێری کەلیماتێکا وەرە بەدیار فلیمێکەوە دانیشێ بۆ تەرجوماهەیە بەس پێی ناڵێ کە چووی بەدایکی دەڵێ چی بە باوکە دەڵێ چی یان چۆن بە قسەیانکەی ئەرچی تۆ وەکو مناڵێک چییە ئەرچی دایک و باوکت بەرامبەر بە تۆ چییە تێگەی هەر زۆر گرنگە با بنەمای ئینسان ینی فێربوونی ینی فێربوونی پەروەردەی ئیسلام زۆر گرنگە کە دایک و باوک مناڵەکانیان پەروەردەکەن پەروەردەی دینی کۆمەڵایەتی خێزانی هەوڵ با زمان فێر بێ وانی تازە فێر بێ وانەکانی قورئان فێر بێ ینی بەلای منەوە پەروەردە زۆر گرنگە قورئان خوێنشێکی پیرۆزە ئەخلاقە ئەدەبە هەموو شتێکە وانە قورئانەکان بەڕێی من لە هەموو زمانەکان گرنگ وەرزی هاوین دەستی پێ کردووە ئیتر قوتابخانە تەواو بۆ 3 بۆ 4 مانگ قوتابی لە ماڵەوێ ئیشی نییە تا چەند گرنگە لەم وەرزی هاوینە دایک و باوک خەمیەوە بخوات منداڵەکەی بنێرێتە بۆ من دەورەی فێربوونی زمان ئینگلیزیە عەرەبیە کۆمپیوتەرە تا چەند ئەمە بە گرنگە بین وەڵڵای زۆر گرنگە ئەو لە باتیەوەی مناڵەکان لە ماڵەوە مناڵەکان بچن فێری هەر زمانێ ببن کاتەکانی بەوە پڕکات بەڵێ زۆر شتێکی باش منداڵەگەل بەیش بێ زیاتر لەسەر مۆبایل و ئایپاد و بۆ نمونە کۆمپیوتەرە ئەمە پێ وایە ئەم هەر زۆر خراپەوە یەکەم بۆ چاویان تۆ هەم بۆ بیریان یعنی شتێکی باش نییە ناڵێم هەنەیکە بیکە بەس کەم زۆر بەکەمی کاتیان بۆ دیاری بڵێ ئەمە کاتی دایک ئەمە واژوی دایکان و باوکان باشە چ جۆرە دەورەیەک بە زەرورە بینی بۆ مناڵ زیاتر لە هاوینە ئەمڕۆ چونکە ئینگلیزی زمانێکی عالەمیە ئەتەرناشناڵە باشترین ئەوەیە کە ئەو زمانانە بخوێنێ جارە تەربیە پەروەردەکردن ینی ئەمانە زۆر ئەساس پەروەردەت کرد ئێستا لە پاڵ فێربوونی زمان و کۆمپیوتەر ئەمانە فێربوونی قورئانی پیرۆز و پەروەردە و ڕەوشت ئەوی کە جەناب ئەمە تا چەند زەرورە قورئانیش گرنگی پێ بدرێ و وانە ڕەوشتەکان بۆ منداڵ واللهی بەنسبە قورئانەوە هەر لە باو با پیرمانەوە تا ئەوە ینی ئەوە شتێک نییە کە بڵێ حاشا ینی لە باو با پیرمانەوە ئێمە کە لە شەریکەوە هەر موسڵمانی زەرورە ئەوەش بۆ منداڵ ئەوەش زەرورە بۆ مناڵ کە فێر بێ ئینجارە پەروەردە بکرێ بە سەناعە فێری ئیشی دەستکرد کرێ فێری هەروە بێتەوە فێری ئەوەی بکەی کە مەسەلەن پاک و تەمیزی وڵاتەکەی خۆشەویستی نیشتمانەکەی خۆشەویستی ئەو جێگەی کە تیا دانیشتووە ئەمە لە تەمەنی مناڵەیە زۆر ئاسانتر فێرە زۆر زەروریە کە تۆ مەسەلێکێک یا مناڵێک بەوە فێر بکەی کە شتێک فڕێ بە ئەوە یعنی باشترین شت ئەوە بووی مەکارەکەی تیا بچێنی ڕفتارەکان یعنی ئەو شتە باشانە پیاوێکی پیرکەوتۆ دەستی بگرێ ئەچێ لە پاسێکا سەرک کەوێ سیرەکە پیرێک یا ژنێکی سکپڕ یا شتێکی کە بە پێوەیە ئەم مناڵەکە فێری ئەوە بکە کە مناڵەکە هەڵسێت و ژنەکە بخاتە جێگەی خۆی یا پیاوە پیرەکە بخاتە جێگەی خۆی یا دەستی بگرێکە لە پاسدا بەزێ ئەمانە زۆر زەروری ینی وانە ڕەوشتیەکانیش بۆ مناڵ زۆر گرنگە ئەمە دوای ڕەنگە تاسیرەوە بێت لە مەکتەبیشە زیاتر ڕێزی مامۆستا ڕێزی دایک و باوکی ڕێزی مامۆستا ئەوە زۆرە بێ ڕێزی مامۆستا بژیرێ لەوانە ڕەوشتیەکان بەڵێ ڕێزی مامۆستا چونکە جاران تەربیە و تعلیمە یعنی تەربیەکە پێش تا زانینەکەی پەروەردە و زانیان پێشە پەروەردەکە جاران وابوو
جاران مامۆستایەکمانە بینی هەتاوەکو لە دووریش ئەمان بینی نەمانوێرە بەعزە یاریە بکەین اینجا پاشەوە مامۆستا ئێستا ئەمەی لەم سەر عەرزە تۆ ئەیزانی هەمووی مامۆستا فێری کردی هەمووی مەکتەب فێری کردی هەمووی حجرەکان کاتی خۆی خەڵکیان فێر کردووە ینی ئەمە پەروەردەیەکی ینی بەلای منەوە پەروەردە زۆر گرنگە بۆچی پێت وایە قورئان خوێندنی ژۆ کوشتەکانی تر گرنگە بۆ من وەڵایی لەبەرەوەی یەکەم دینەکەمانە فێ دین و ئەخلاق و ئەوەی بتەوێت لە قورئانە هەیە پێشتر خوێندوتە بە منداڵی دەرزی قورئان پێوتی بەڵێ تەئسیری هەبووە لەسەرت ئاڕۆڵە زۆر تەسیریە بووە یەکەم بە بۆنی زمانەکەەوە زمانی عەرەبیە زانیت تا ڕادەیەک عەرەبیا باشترە اینجا مێشکت زووتر کامڵ دەبێت تۆ خۆت سوودت لەو شتە بینیوە بەڵێ باشە تۆ خۆت ئەم وانانت خوێندووە لە تەمەنی منداڵەیە تا چەند بە گرنگی ێزانی دایک و باوک خەمی ئەمە بخوات ینی مناڵەکەی چۆن فێری ئینگلیزیەکە فێری عەرەبیەکە ئەنێرێ بۆ دەورە فێری قورئان و وانە ڕەوشتیانێکی وەڵایی ئەبێ لە پێش هەرمویانەوە بێتەوە ئەمە زەرورە بەڵێ زۆر پێت وایە لە پێش هەمویانەوە زەرورتر وەڵایی لەبەرەوەی یەکەم جار فێری ئەخلاق و ئەدەب و ئەدەبێبی کاتی خۆی چ جۆرە وانەیەکیان پێوتی وانە ڕەوشتیەکان ئەمەوانە ئەوەی کە باست کردیانی ئەخلاق و ڕەوشتوانە لە پاڵ قورئانەکەی شامیان پێوتن بەڵێ باسی چیان بۆکن زیاتر وەڵی سەرەتا خۆی ئەوەی بتەوێت لە قورئانە هەیە ئەدەبە ئەخلاقە چۆنیتی قسەکردنە ڕێزی دایک و باوک زۆر باسە دایک و باوکە هەموویەتی ینی ئەوانەی زەرورن لە پاڵ دەورەکانی ترە وەڵاوە باشە بەڵام تا چەند گرنگە بۆ نمونی تر وەرزی هاوین دەست پێکە ئەو کاتانە بۆ مناڵ بە باهین پڕکرێتەوە بە دەورەی ئینگلیزی و دەورەی قورئان خوێندن و فێربوونی ڕەوشتی و ئەوانە بەداخۆ ئێستا لەم کۆمەڵگایە ئێستا خەڵکە چێتە مناڵەکان با بۆ ڕەوزە فێری زمانی ئینگلیزی و دەروی وڵاتیەکە فێری قورئان و کولتوری کوردی ناکە پێویستە لە پاڵ زمانە ئینگلیزەکە یا گرنگی بە قورئانەکەش بدەین زۆر گرنگیشە قورئانەکە فەرامۆش برێوبەستە نانگی وەڵاوە ئێستا بەداخۆ لە کۆمەڵگای ئێمەیە خەریکە هەر لاشیە بن ئەو دەرزە گرنگیەکی زۆری پێ نادەن وەکو توێژەرێکی کۆمەڵایەتی سەبارەت بە پشووی هاوین من پێم وایە زیاتر ئەو دەورانی کە تەرفیهین زیاتر سوود بە مناڵەکە ینی مناڵ 9 مانگ ئەخوێنێت بەڕاستی گوناحە هاوینەکەشی بۆ بەری دووبارە بیکیتەوە بەرخوێندن و بەر مەسئولیاتێکی زۆر بەڕای من ئەو دەورانی کە تەرفیهین مەسەلەن فێربوونی وێنە کێشانە میوزیکە یاخود مەلەوانیە یاخود دەورەی کۆمەڵی گیاری کە جوڵەی تیابێت ئەم بینێرنە ئەم دەورانە باشترە هاوینەکان باشە ئێستا کۆمەڵی دەوراتمان هەیە تێکەڵە ینی ئەو تەرفی کە تۆ وڵێتایەتی بۆ منە کۆمپیوتەری تایە با بڵین ئینگلیزی تایە ئەو جۆرە دەورانە پێچۆنە بۆ من ئەم دەورانە کەس بۆ کەس ئەگۆڕێت باشە مناڵی وا هەیە کە لایەنی زانستی خراپە ئاستی زانستی لاوازە لە کۆمەڵێک مەسەلەن ئێمە لە قوتابخانە مناڵی وامان هەیە بۆ نمونە زمانی عەرەبی خراپە شتێکی ئەتیادیە ئەگەر لە هاوینەکە ئیستیغلال کا بۆی کە برەو بە زمانی عەرەبیەکە یان بە زمانی ئینگلیزیەکەی بات وانانەی کە خراپن وانانەی کە خراپە برەوی پێبات هاوینەکە ینی فرسەتە بۆ ئەوەی کە زیاتر برەو بۆ لایەنە بات لە پاڵ ئەم دەورانەیە هەندێک منداڵمانەیە هەندێک دایک و باوک خەمیەوە خوات کە منداڵەکەی بۆ نمونە لای کەسێکی ناسراوی خۆی فێری قورئان بکات یا خودوانەی ڕەوشتی پێبووترێ پێ دوای ئەمە ئیسفادەی بۆ ئەوە بێ کە منداڵەکە گۆڕانکاری تا دروست بێت وەڵایی ئەکید ئەویش سوودی خۆی هەیە ئەکید بەتایبەتی بۆ نمونە فێربوونی قورئانی پیرۆز بەڵێ ئەویش زۆر سوودی هەیە هەم بۆ فێربوونی زمانی عەرەبیەکە سوودی هەیە هەم لەلایەنی ڕەوشتی و ڕەفتاریەوانێ سوودی خۆی هەیە وەکو توێژەرێک پێت وایە دایک و باوک ئەو جۆرە ینی تەنها ئینگلیزی و بۆ نمونە کۆمپیوتەرەوانە نەبێ خەمی وانە ڕەوشتیەکان قورئانی پیرۆزەوانە لایەنی ڕەوشتی زۆر گرنگە ینی ئەمەمان بیر نەچێت زۆربەی دەورە هاوینەکان دەرسی تایبەت بە پەروەردە و ئادابی تایە ینی ئەمە زۆر گرنگە کە مناڵ لە تەمەنی مناڵیەوە فێر بکرێت لایەنی ئاداب و ڕەوشت و پەروەردە و زیاتر گرنگی پێ بدرێت بەم لایەنانە ڕاستەکەی لە کاتی خوێندنە کە خوێندکار قوتابی لە مەکتەبە خوێنێت لە دوای ئەوە کە پشووی هاوینە دەست پێکات مەجالێکی زۆر باشیت هەیە لە هەموو
شوێنەکانە لە هەموو شوێنە گشتەکانە مەجالێکی باشی هەیە کە بتوانێت بخوێنێکو لە دەورەکانە بەشداری بکات زۆ زەروریشە چونکە هەم مشکی فراوانە بێت لە جیاتیوی خۆی بە ئایپات و ئایفۆن و هەنەشتی لاوەکی مەشغوڵکە ئێستا مناڵ هەیە بڕواکە من مناڵی 3 ساڵ و 4 ساڵە بینیوە سناب بەکارێن یعنی معقولە تۆ مناڵە لەو تەمەنە سناپ و تیکتۆک کێشەی تەندروستی کێشەی کۆمەڵایەتی کێشەی تەندروستی یعنی بۆ باری دەرونی خراپە مناڵێک لەو تەمەنەیە خەریکی ئایفۆن و عفو بڵێم ئامێرە ئەلکترۆنەکان بێ مشکی فراوان نابێت باسی ئێوەت کردوتت دەرهێنەری کۆمەڵی درامەی کۆمەڵایەتی تا چەند گرنگە دایک و باو متابعی مناڵەکەی بکایان ئەو جۆرە شتانەیان لە مۆبایلەکەی نیشان بدا کازانی شتی لێەوە بەهای کۆمەڵایەتی لێەوە فێرە بێ بەهای بۆ نمونە دینی لێەوە فێر بێ ینی چاودێری ئەو جۆرە شتانەی مناڵەکەی خۆزگە هەموو کەناڵەکان بەرنمەیەکی دینیان هەبووە لەبەرەوەی کە زۆر مناڵ هەیە پێویستی پێێتی بڕوان پێ بکە گەورەکانیش پێویستیان پێێتی نەک مناڵەکان یعنی هەموو کەسێک پێویستی بە هۆشیاری بۆ گەنجان بۆ خەڵک بە عام هەمووی تەنها مناڵ پێویستی پێێنێ زۆر جار گەورەکان فێری لادانە بن گەنجەکانمان تووشی لادانە بن خۆزگە هەموو کەناڵەکان لەم سەردەما هەزۆ سەردەمێکی هەستیارە عنی خۆزگە هەموو کەناڵەکان بەرنمەیەکی تایبەتیانە نەک هەر تەنها لە ڕەمەزانە عنی بە هەموو کاتێ بەرنامێت چییە لە شەوێکە 10 دقە بە بەرنمەیەکە بێ بەرنمێکی دینی بۆ هۆشیارکردنەوەی خەڵک بەعام فێربوونی ئەم دەورانەیە فێربوونی قورئان بۆ نمونەوانە ڕەوشتیەکان ئەدەب و ئەخلاق لای کەسێکی نزیکی خۆیان تا چەند بە گرنگە بینی کە دایک و باوک گرنگی بەم لایەنی مناڵەکەشی بەداخەوە من شتێکی سێتان پێڵم زۆ دایک و باوکەیە دوو لە ڕوئەوە دوو لە ڕووبینەران سەگێکیان هەیە لە ماڵەوە سەگەکە لەگەڵ خۆیان نابن بۆ سێرا مناڵەکان لە ماڵە بەجێ هێڵن یعنی لایەنی تربیەتەکە زۆر گرنگە حق دایک و باوک تربیەتی مناڵەکانیان بن مناڵی خۆیان زۆر جارە مناڵە زیاتر ڕێزی دایک و باوکیشێک ئەو مناڵە فێری ڕێزە بێ فێری ئامۆژگاریە بێ کە ئەتوانێت هاوڕەکەشی ئامۆژگاری کە مناڵمان هەیە مشکی فراوانە زیرەکە ئەتوانێت هاوڕەکەی نەسیحەتکە یعنی زۆر گرنگە کە دایک و باوک مناڵەکانیان پەروەردەکەن پەروەردەی دینی کۆمەڵایەتی خێزانی فەرامۆشیان نەکەن و بەرەڵای سەجادە کۆڵانیان نەکەن و یەکسەر کە پشووی هاوێنە دەستی پێکردن نایەنکەنە سەجادەکان بۆ فرۆشتنی ئیش و کەسابەت و شتانە بە لە دەورەکانە دایانێن فێری تربێتیان کەن فێری ڕەوشتیان کەن دایانە بە دیار بەرنمەیەکی خەینا بە مۆبایلی پێ بێ مۆبایلەکە لەسەر شتێک بێ کە سوودی لێ ببینە نەک شتی لاوەکی و سەدا بەرنامەی سوود بەخشیشمانەیە توانێت لەوانە سوود ئەسەر لەسەر یوتیوب بتوانانی هەموو شتێکی پێ بکە بە چاک و بە خراپوانە بابی فێری بەرنامە باشەکانی کە بەرنامە ڕەوشتەکانی کە ئامۆژگاری تیا بێ بەرنامەی دینیەکان زۆر تەسیریە بۆ مناڵ سلام علیک علیک السلام ورحمة چۆنی باشی تۆ پۆلیسەنی من پۆلی 5 ئەی تۆ 2 3 دەرچووی بۆ سێ ینی لە دووی دەرچووی بۆ سێ زۆر باشە ئێستاەوە مەکتەبتان تەواو وایە ئێستا وەرزی هاوینە تر پشووە ئێوە حەزەکەن بچنە دەورە و شت بخوێنن تۆ حەزەکەی چ دەورەیە بخوێنی من دەورەی هاوینە دەورەی هاوینە ئەی تۆ مێشخۆلی پێبوونی نیزی و دەستی قورآن و حەزەکەی فێری ئینگلیزی و قورئان باشە ینی حەزەکەی لەو دەورانەی وەرزی هاوینە بەشداری باش ئەی تۆ حەزەکەی چی بخوێنی وڵات قورئان و فێری زمانی ئینگلیزی و فێری زمانی کوردی و زمانی کوردەکەت باشە الحەمدوللا زۆر باشە ینی ئینگلیزی و عەرەبی ئەوان بۆ تۆ بۆچی حەزەکەی فێری قورئان من بۆی چمە باشتە بۆی بچێت ئینشاءڵڵا هەمووان نەچینە بەهەشت وە قورئانیش شتێکی زۆر باشە فێری هەموو شتێک دەکە وایە لە پاڵ قورئانیشە تا ئێستاش چووی بە هیچ جۆرە دەورەیەک خوێنی چیت خوێندووە لەو دەورانی وانی نیزی و عەرەبی هەموو وانەکە ئەوانت خوێندووە ئەی دەرزی قورئان دی کەس دەرزی قورئانی پێ نەوتی لە دەست قورئانی پێنەستا کێ دەرزی قورئانەکەی پێوتی مامۆستا عەبدولحەمید مامۆستا عەبدولحەمید باشە مامۆستا عەبدولحەمید زیاتر باسی چی بۆکردن لە دەرزەکە زیاتر باسی ڕەوشت و ڕەوشتی بۆکردن ئەی چۆن بن ئەی چۆن هەڵس و کەوت بکەن ئەو لە ڕێگەوبانە باش بن و لە دەست قورئانە بێ پێتان دەرکەوێت کە وەخت دەلەبی دەرسی قورئان کەواتە ئەوێ ئەو کەسەی قورئانی خوێند لە ڕێگەوبانە بەباشی بڕوات شت پیس نەکات ینی ڕێزی دایک و باوکی بگرێم ئەوانە باش ئەی تۆ چ دەرزێکت خوێندووە وڵات دەستی کوردی و زانست و زانستیش خوێندووە ئەی کێ دەرزی قورئانی پێوتی تۆ کێ دەرزی قورئانی پێوت وڵا مامۆستا
دەی ئەحمەد مامۆستا ئەحمەد مامۆستا ئەحمەد باسی چی بۆ کردن وڵات باسی ڕەوشت و قورئان و ئەمانە باشە بۆچی حەزەکەی قورئان خوێنی تۆ وڵات ئەترەچینە بەهەشتەوە بێ قورئان خوێن ئینشاڵڵا هەمومان نەچینە بەهەشت بەڵامی تر وعدم پێ بدەنم هاوینێش بچن تشتی باش بخوێنن باشە بچن بۆ دەورەکان تۆ بچەوە بەلای مامۆستا ئەحمەد تۆ بچەوە بەلای مامۆستا عەبدولحەمید باشە بۆ شتی باش بخوێنن و ئینشاڵڵا هەمووشمان نەچینە باش هەر زۆر گرنگە کە دایک و باوک مناڵەکانیان پەروەردە بکەن پەروەردەی دینی کۆمەڵایەتی خێزانی هەوڵ با زمان فێر بێ وانی تازە فێر بێ وانەکانی قورئان فێر بێ ینی بەلای منەوە پەروەردە زۆر گرنگە قورئان خوێنشێکی پیرۆزە ئەخلاقە ئەدەبە هەموو شتێکە وانە قورئانەکان بەڕێی من لە هەموو زمانەکان گرن وەرزی هاوین کاتێکی زۆر باشە بۆی منداڵ ئەو کاتانەی بە کۆمەڵێشتی سوودبەخش پڕ بکرێتەوە بۆ نمونە فێربوونی زمانی ئینگلیزی فێربوونی زمانی عەرەبی یاخود ئەگەر منداڵێک لە هەندێک لە خوێندکارێک لە هەندێک لە دەرسەکانیان لاوازە یاخود کەوتووە بۆ ئەوەی بەهێز بێتیاکرێ بێتە بەرەو دەورانە یاخود فێربوونی کۆمپیوتەرە بەرنامەکانی کۆمپیوتەرەوە زۆر شتی دیکە هەیە لە پاڵەمانەیشا هەندێک وانەی کات بەسەربردن بوون فێربوونی مەلەوانی یاخود ئەو شتانەی کە کات بەسەربردنە بۆی چێژ لە خوێندنەکەش و ئەوەشی لە پاڵا بێت لە پاڵەمانە گرنگە زۆرش گرنگە کە دایکوبا و گرنگی بە فێربوونی قورئانی پیرۆز بۆ منداڵەکەی بدا و وانە ڕەوشتی و ئەخلاقیەکان لەبەرەوەی منداڵ لە تەمەنی منداڵێ فێری بەها باڵاکانە بێ ئەکرێ لەو تەمەنا زۆر بە ئاسانی لە ڕێگەی کەسێکی نزیک خۆتانەوە فێری قورئانی پیرۆز یاخود ئەو ڕێکخراوانی کە کۆمەڵی مامۆستا هەندێک لە قوتابی و منداڵ کۆکەنەوە وانانەیان پێڵێن بۆ ئەوەی هەم بتوان دایک و باوکەکە منداڵێکی باشیان بۆ پەروەردە بێت و ڕێزی دایک و باوک و مامۆستا و بەها باڵەکانیش لەو منداڵا بچێنرێت هیوادارین هەموو لایەک بتوان گرنگی بە ئەوانە گرنگانە بدەن بۆ منداڵەکانیان تاوەکو لە داهاتووە هەم دایک و باوکەم کۆمەلگەکەمان سوود لەو جۆرە منداڵ و لەوانە ببین کە دواترە بنە داهاتووەم کۆمەلگایە بەرنامەیەم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر بەخوای گەورەتانە سپێرم خواتان.